لارەکانی خولی پلەدووی باسکەی عێراق و کۆمەڵی باکوور ئاسۆ سەرکەوتنی بەسەر سۆلاوی نوێ بەدەستهێنا و هیوای گەشتنی بە قۆناغی داهاتوو نوێ کردەوە. لارەکانی دووەم ڕۆژی کۆمەڵی باکووری خولی پلەدووی باسکەی عێراق کەوا سێ یانی کوردستان تێیدا بەشدارن ئاسۆ ڕوبەڕووی سۆلاوی نوێ بووە و یاریکەش لە وەڵیەکات ئەنکاوە بەڕێوە چوو. کوڕانی ئاسۆ دوای شکستیان لاری یەکەم با کاتی خاوەن ماڵ هەموو وەڵێکیان بۆ سەرکەوتن بوو. لاری دووەم بەرامبەر سۆلاوی نوێ هەر بۆیە توانیان بە جیازی 6 خاڵ و بەنجامی 60 خاڵ بەرامبەر 55 خاڵ سەرکەوتن تۆمار بکەن. ئاسۆ بەم سەرکەوتنە هیوای گەشتنی بە قۆناغی داهاتوو نوێ کردەوە. چاوەڕوان یاری سبەی شەممە لە نێوانە کاد و سۆلاوی نوێ دەکات. لاگەری بردنەوەی کات هەردوویانەکەی شاری هەولێر دەگەنە قۆناغی کۆتایی. لاگەری بردنەوەی سۆلاوی نوێش خاڵەکانی یاریان ڕۆڵی هەردوویانەی سەرکەوتوو بۆ قۆناغی داهاتوو یەکلا دەکاتەوە. هەمووتان دەزانن یانی وەکو هەموو ڕای گشتی ئاگادارە تیمە چیلاوە یاری بە یاری باشتر دەبی یاری ئەوڕۆ مقابل بە یاری دوورێ لایبەکەمان الحەمدوللا موفق بوون وەلا غەڵەتی دوونی هەوڵماندا شت فێر بین غەڵەتەکانی دوونێمان چاکەینەوە وەلا بە زیادی سپاس بخوای گەورەش ئەوڕۆ ینی بەنسبەتێکی باش یاریزانەکە موفق بوون و دنیام ئەو فەریقە ئێمە ئێستایتمان وەکو فەریقە لاوە کە وەسەط حیسابی عمریان نزیکەی 18 بۆ 20 ساڵە بۆ ئەدا باشە ئەم نەوڕۆک و خۆم بە کوڕاهێنەر تاڕاتێکی باش لە هەمویان ڕازی بووم بەڕاستی هەم لە ناحیەی دیفاعی هەم لە ناحیەی هجومی لەخوای بزادی ئینشاءالله لە قۆناغی داهاتوو هەوڵ دەدەین ئەو هەڵانێک کە ئەمان بووە باشتر بکەین.